بەڵام ڕزان راپۆرتەکەمان پێکەوە بینی ئەم بابەتە لەگەڵ میوانەکە مارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن داوتوێ دەکەم یا گفتوگۆی دەکەم سەبارەت بەوەی کە ئایا پارتی وێکێتی بۆچی لە ئەنجامدانی هەڵبژاردن دەترسن بۆچی بەم ڕێگەیە تەمەنی پەرلەمان و حکومڕانیان درێژ کردەوە کاکاران بەخێر بێن جارە لەسەر دانیشتەکانی پەرلەمان چی دەڵێت ئەو دوو خوێندنەوەی کە بۆ پرۆژە یاساکە کرا سەرنجێکی یاساییت لەسەری هەیە وەکو شارەزایەکی هەڵبژاردنیش ئەو دانیشتانە و ئەو پرۆژە پێشنیازە یاسایی کە هەبوو بەڕاستیەوەی پێوتین کە یەکێتی و پارتی و گۆڕان ئەو سێ هێزە بەڕاستی لە هەڵبژاردن نەترسن ئێمە لە سەرەتایە زۆر هەوڵمان داوەکو و ڕێکخراوەکەمان و چەند ڕێکخراوێکی تری تایبەتمەند لە بواری هەڵبژاردنە بۆی کە ئەو کێشانەی کە هەیە لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بتوانین چارەسەریان پیشان بدەین و ئەوەی کە هەیە ئێمەی لەسەر ئێمە بوو بەڕاستی هەموو پەیپەر و پێشنیارنامە ئەوانە هەموویمان گاندۆتە شوێنی خۆی وەکو حیزبە سیاسەکان وەک سەرۆکایەتی پەرلەمان وەکو لیژنەکان پەرلەمانتاران و ئەو کێشانەشی کە هەبوو هیچی ئەوە نەبوو کە چارەسەر نەبێ ینی شتێکەوەندا ئاڵۆز و معقد نەبوو کە چارەسەر نەبێ بۆیە ئەگەر خواستێکیان هەبووایە بۆی کە هەڵبژاردن بکەن پێم وایە ئەو خاڵانە هەمویان قابلی چارەسەرن دواترەوە پرسیارەکەین باش ئەگەر ئەو خاڵانە چارەسەر نین و یا چارەسەر ناکرێن لە لای ئەوان جاخۆگەر درێژیش بکەنەوە چ شتێکە گۆڕێت بۆ ئەوەی کە لە دوای درێژکردنەوەکەوە بیگۆڕن بۆیە ئەو دۆخە ئەگەر ئەوان ئاوا پێداگیری بکەن لەسەری پێم وایە ئەو دۆخە هەروە ئامێنێتەوە ئەگەر نۆمانگ بێ ساڵێکی تر بێ ئەوان هەر پێداگیری بکەن و هەر دیسانەوانێ ئەنجامدانی هەڵبژاردن بکەنەوانێ بە قوربانی کە تایدا هاوڵاتیان زەرمەندی یەکەمە بن پێم ئەو دۆخە هەر بەو شێوەیە ئەمێنێتەوە بۆیە من پێم وایە مەسلەی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن پاساوێک بوو بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پێدوا بخرێ ئەگەر نا هەموو ئەو کێشانە کێشەیەک نەبوون کە چارەسەر نەکرێن و ئەگەر بۆ عقلێتەشەوە بەردەوام بن پێم ئەو کێشانە هەر چارەسەر ناکرێ و دواخستنی پەرلەمان و دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی هەڵبژاردننی پەرلەمان بەڕاستی ئەو ساکە هیچ ڕۆڵ و ئەهمێتێکی نامێنێ باش 85 پەرلەمانتار واژویان کرد بۆ پرۆژەکە یەکمان 11 کۆتاکەش هەر سێلایانی پێکەلێری سەرەکی حکوومەت و کۆتاکانیش لەسەر ئەمە چ سەرنجێکدەیە ینی نەدەکرا لە نێو پەرلەمانتارانی دەسەڵات ناڕەزایەتی هەبێت لەسەر ئەم درێژکردنەوەیە یان لە نێو دەستی سەرۆکاتی پەرلەمان کە پێشتر قسەی فەرمیانێ لەسەر بابەتی درێژکردنەوە و نایاسایی بوون و ئەم جۆرەشتانە ئەوان من پێم وایە پێشوەخت بڕیاراندا بوو وەڕاکەوتە بوون پێشوەخت بەوەی کە هەڵبژاردن دوا بخەن و ئەمەشی کە کردیان بەڕاستی زیاتر لەوەی کە چاوبەستەیەک بوو گەمەیەکی ژێربەژێری پێشوەخت بوو لە نێوان خۆیانەوە یاسای هەڵبژاردن و هەموارکردنەوەیان کرد بە بیان و بە پاسا و لەوە زیاتر شتێکی تر نەبوو هەر بۆیە ئەگەر ئەوان پێشوەخت بڕیاریان دابێت و کرابێت بە سەفەقات لە بینی خۆیانە بۆیە بێ چاوەڕێوان لێ بکەی کە هەمویان ئەو ساکە ئەو حیزبانە و ئەندامانی پەرلەمانیان کە بستن ئەو پێشنیازە یاسایە ئیمزا بکەن کاکچیان جارە جیاواز لە هەموو ئەو درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان جیاواز لە هەمووانی تر ئەوەیە کە ئەم جارە 85 ئەندام پەرلەمان پێشنیازی پێشکەش کردووە یعنی لە هیچ کام لەو چوار درێژکردنەوەی تر کە هەبووە ئەگەر سەیری پرۆژە بڕیار و پرۆژە یاساکانی تر بکەی دە ئەندام پەرلەمان پێشکەشی کردووە بەڵام ئەم جارە جیاواز بەوەی کە دیارە زەختیان لێکراوە بەوەی کە ئەگەر هەر هێزێک لەگەڵ ئەوەیە بێت کە پرۆژە یاساکە قبول بکە و هەڵبژاردننی پەرلەمان دوا بخرێت پێویستە ئیمزای بکە ینی جیاواز بوو لەوە بۆیە 85 ئەندام بۆ ئەوەشی کە بە دنیای دەرەوە بڵێن کاکەوە تا زۆرینەیەکی زۆر لە ناو پەرلەمانە لەگەڵ ئەوەیە کە ئەنجامدانی هەڵبژاردن دوا بکەیە بۆیە ئیشی بۆ کرابوو و پێشوەخت ڕێک خرابوو و هۆکارەکەشی ئەتوانی تەنها زیاتر لەوایە بکۆی بکەیتەوە کە ئەوانە بەڕاستی ئەو هێزانە ئەترسن لە هەڵبژاردن بۆ لە هەڵبژاردن ئەترسن کاگارام ئەوم بۆ گرنگ بوو ئەگەر لە هەڵبژاردنی بۆچی لە هەڵبژاردن دەترسن بەو ئاستەی کە خۆ دووتارێکی لەسەر نووسی بوتارەکەم بینی پێشتر بەڵام بۆ بەو ئەندازێت لە هەڵبژاردن دەترسن ئایا ئاستی جەماوەریم هێزانە ئەوەندە داڕماوە کە بەو ئەندازە بترسن و گوێ بە سومعی هەرێمی کوردستان نەدەن
و بێن پرسی تەمەنی پەرلەمان جەماوەریان بەڵێ و هەڵبژاردننی دەیدە تا ڕادەیەکی زۆر ینی بوو بە موعشرێک بەوەی کە پیشانی بدات کە هێزانە ئاستی جەماوەریان دابەزیوە و جگەل لەوە هەموو قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەیانەوێت لە ڕێگەی کابینەینەوە بەڵکو بتوانن شتێ بکەن ئەگەر تەمەنەکەی درێژ بکەنەوە چکە خۆ کاکچیا بە تەنها هەنجام نەدانی هەڵبژاردن و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان هەتە نابریتی نییە لە ئەنجام نەدانی هەڵبژاردن بەڵکو بریتە لە درێژکردنەوەی تەمەنی سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکی حکوومەت ئەمەش بۆ ئەوەیە بەڵکو و چانسێکی تریان بدرێتێ بۆ ئەوەی کە بتوانن لەو ماوەیە شتێک بکەن کە من دڵنیام ناشیکەن و بۆشیان ئاخر چیەکەن کاکەەوە ئێستا وەزارەتی کارەباڵێک ئەزمێرەکانی کارەواکەم دەبێتەوە بەرمیلێک بێدەرەتانیە کاکچیە جۆربازڵاتی سەپاندووە سوتەمەنی لە کڕین نایە ژیانی خەڵک گرانتر بووە بەرگرانی سەرشانی هاوڵاتی زیاتر بۆ کاسبکارێک کە ئەسڵان پێویستی بە حکوومەت نەبوو ئێستا ئەوان هۆکارم بۆی کە بەشێک لە کاسبکاران بەردەوام ڕۆژانە لێرە لێو ناڕزایەتیانێ ئاخر چی دەکەن بەم ساڵی کە وەکو خۆیان بەنیازن تەمەنی پەرلەمان و حکومڕانی درێژکەنەوە چی دەکەن؟ ئەوان لە دۆخێکی بێچارەسەریان ئێستاکە یعنی هیچ حلێکیان بەدەستەوە نەماوە ئەڵێن بەڵکو ئەگەر ئێمە هەڵبژاردنەکانمان دواخز بەڵکو هێزێک بێ گۆڕانکاریەک بێ شتێک بێ لە دەرەوە یاخود بتوانرین وەکو بەسێ وەک سحرێکی ساحرەوە نییە بتوانین شتێ بکەین بەڵام هەموو ئاماژەکانەوە دەرەخەن کە چەندێکیش دوای بخەن لە دوای ئەوە دۆخەکە پێم وایە خراپتر ئەبێ قێرانەکان زیاتر ئەبێ باشتر نابێ بەڵام ئەو عقلەتی کە ئەوان بیری لێکەنەوە ئەوەیە لە بێدەرەتانیەوەیە لە بێچارەسەریەوەیە ئەگەر هێزێک ساغڵەم بێ ئەگەر هێزێک لە سەرپەی خۆی وەستا بێ من پێم وایە ئللا مەگەر لە حاڵەتی جەنگ و حرەبیا لە حاڵەتی گومەلەرزە و لە حاڵەتی لافا و ئەو شتانە ناچارە بیت کە هەڵبژاردن دوا بخە ئەگەر نا هیچ شتێک نییە لە هەرێمی کوردستاندا وا بکات کە هەڵبژاردننی پێ دوا بخە تەنها و تەنها یەک ڕاوە و یەک تەفسیری هەیە ئەویژەوەیەکە ئەو هێزانە لە هەڵبژاردنە ترسن و نانێ بستنە ناو کێبرچێ هەڵبژاردنەوە بۆیە یاسای هەڵبژاردنیان کرد بە پاساوەیەک بۆ دواخستی باشە تۆ ئامارێکت بڵاو کرد بۆ لەسەر بەرواری یەکەم ڕۆژی دەنگدان لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆتایی وادەکەی و بامان شێوە تا ئێستا لەم ماوە مێژووی ئێمە کە بۆ پرۆسی دیموکراسی نوێ بووین بۆ هەڵبژاردننی پەرلەمان نوێ بووین بۆ دروستکردنی حکومڕانی نوێ بووین لە سەرتاوە بێگومان دەڵێم تاوەکو ئێستا بۆ ئێمە هەمان عقلەتی ئەو سەرەتایەمانەیە کە پڕیاری هەڵبژاردن دوا بکەوێت بۆ هێزە سیاسەکانی ئێمە تەجروبەیان وەرنەگرت تۆ دەزانی لە هەندێک لە وڵاتانی کە نوێن بە ئەندازەی تەمەنی حکومڕانی لە هەرێمی کوردستانن ینی زۆر وڵات دەبینی کە پێشکەوتنی هەبووە چ لە بواری دیموکراسی هێزەکان گۆڕانکاریان پێهاتوو پێشکەوتنەکان زیاتر بوو لە نێو کۆمەلگاکانیانە بۆ لای ئێمە ئەم دوو هێزە بەم جۆرە مامەڵەیان کەوتە ئەم ساتە لە 95 کە خولی یەکەمی پەرلەمان تەواوە بێت تەبیعەوە کاتا زانین کە یەکەتی پارتی لە شەڕی ناو خۆیان بن ئەوان ئێستاش عقلێتەکان وایە کە هەرێمی کوردستان هەر لە شەڕی ناو خۆیە ئێستاش عقلێتەکان وایە کە دێتە سەر مەوزوعی هەڵبژاردن وەکو حاڵەتی تەواری سەیری هەرێمی کوردستانەکەن کە ئەو کاتە جیاواز بۆ کاتە شەڕی ناوخۆ هەبوو و ئەم درێژکردنەوەی بەڕاستی زادەی شەڕی ناوخۆی یەکەتی پارتیە کە لە نەو چوارە دەستی پێکرد و لە نەو پێنج ساکە بواە خولی یەکەمی پەرلەمان تەواوە بوو ئەبواە چی بکەن لەبەرەوەی لە شەڕی ناوخۆ بوو درێژیان کردەوە کاک چیان لە خولی یەکەمی پەرلەمان کە لە 92 دەست پێکا بە 2005 کە 13 ساڵە چوار جار پەرلەمانی کوردستان تەمەنەکەی بۆ درێژەکرێتەوە ئەمە بۆ بە ئەخلاقێک تیانە ئەمە بۆ بە نەریتێک بۆ خۆیان هەم لە لایەکەوانەیە سوودیان لێ وەرگتۆ بۆی کە هەڵبژاردن بەر بەنە دەرەوەی کای سیاسی و ئەو مافە لە هاوڵاتیان بسەنەوە و هەم ئەمەش ئیتر ئەوەندە دووبارەیان کردوتەوە هەردوو حیزب زۆر باش لە کۆدی یەکتری تێگەن و زۆر باش ئەزانن کە ئەگەر هات و تووشی قەیران بوونیان هێزێکان لەبار نەبوو بۆی کە بچێتە ناو حەلەبەی هەڵبژاردنەوە ئاسانتری شت کە دەستی بۆ ئەبن مەسلەی دواخستنی هەڵبژاردنەکانە کە ئەمە نەریتێکی زۆر قێزەون و زۆر نەخوازراوە و ئەمە زۆر نامۆیە بە دنیای دیموکراسی و بە تایبەتی لەم جارەشە کە ڕەهندێکی نێودەوڵەتی هاتوۆتە ناو پرۆسی هەڵبژاردنەوە ئەوەی کە جنێن بلێسخار دەڵێ بەڵێ زۆر ڕاستە باجەدەن و باجەکەشی بەوە ئەبێت کە یەکێک لە باجەکانی ڕەنگە ئەوە بێت کە نەهێڵرێت تەزویر بکرێت و هێنانی
ئامێری بایۆمەتری و پێداگیری جنێن بەلەسخار بە تایبەتی کە ئێمە بیستمانەتەوانێ بەوەی کە ئەوان هەوڵەدەن کە ئەبێت هەڵبژارنەکە ئەگەر هەر سیستمێکی هەڵبژاردن بێ ئەبێ ئێمە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی تەکنەلۆجیەوە ئۆپەرێشنێک هەبێت کە بتوانێت سیستمەکە بێ بە سیستمێکی بایۆمەتری بۆ ئەوەی کە ڕێگە لە تەزویر بژیرێ ڕێگرتنیش لە تەزویر بۆ خۆی معنای چییە؟ وەک چۆن لە عێراقا ئەو هێزانەی کە با بڵێن سەر بە ئێران بوون یا نزیک بە ئێران بوون لە هەڵبژاردن و لە ڕێگەی هەڵبژاردنەوە خستیانن لە هەرێمی کوردستانیشا هەمان شتیانەوێت کە مجتەمەعی نێودەوڵەتی هەیەوێت کە ئەم دوو هێزە ئەگەر بە دیلێک هەبێ یانەوێت وێنەکە چۆنە لە ڕێگەی هەڵبژاردنەکەەوە پیشانی خۆیان بدرێتەوە کە ئێوە نفوستان بەم شێوەیە ئەگەر نفوسی پێشووترتان زۆر بوو بێ یاخوتوانی بێتان ژمارەیەکی زۆر کورسی بەدەستبێنن ئەوە دەنگی خۆتان نەبووە بۆیە زۆر تەکیل لەسەر سیستمی بایۆمەتریەکرێتەوانێ ئەوە یەکێکە لەو ڕادێکی زۆر کاریگەری دەبێت دادگای باڵای فیدرالی ژەڵێت کۆمسیۆن یاریمی کوردستان بەتانە ناتوانێت پرۆسی هەڵبژاردن لە هەرێم بابەڕێەوە ئەوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنانی عێراق وا ئەڵێت یعنی نابێت دەسەڵاتێکی حەسری هەبێ بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنانی عێراق چکە هەڵبژاردنێکی سەرتاسەریە لە ئاسی عێراقا نەک بە تەنها هەموو هەڵبژاردنەکان بۆیە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو دەسەڵاتە حەسری نییە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ ئەتوانرێت داوایکی هەمان شێوەش لە ڕێگەی دادگای باڵای فیدرالیەوە بکرێت مەبەستم لە هەڵبژاردنەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە ترە لەو ئەگەرە بەهێزانی کە دادگای فیدرالی سکاڵای لەسەر سکاڵات تۆمارەکات و ئەتوانێت لەوێەوە ئەو شەرعەتەی کە هەیەی لێ بسەنرێتۆچکە لە بەرەوەی ئەم بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانش ئەتوانرێ هەمان پەنا ببرێتەوە بۆ دادگای باڵای فیدرالی بەدڵنیاییچکە لە بەرەوەی ئەو درێژکردنەوەی کە هەیە پشتبەستونیە نە بە هیچ یاسایەک و نە بە هیچ دەستورێک ویستمەوە بپرسم هیچ پرگەیەک من شەوی ڕابردوو کاگارام ئەنی ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان میوانم بوو زۆر پرسیارم لێکە لەسەرەوەی کە ئایا هیچ برگە و مادێ و یاسایەکەیە کە ئەم ێزانە بتوان تەمەنی پەرلەمان درێژکەنەوە هیچ وەڵامێکی نەیەمەوە لەسەرەمە هیچ برگەیەکە یاسایەکەی کەمان بتوانن نه ئەگەر بڵێ وەکو برگە و مادە هیچ برگە و مادەیەک نییە بەڵام ئەوان ئەڵێن مادەی هەفتاوەز لە پەیڕێوی ناوخۆ کە ئەڵێ هۆکاری درەنگخستنی با بڵێن هەڵبژاردن یا هەر شتێکی تر ئەگەڕێنەوە بۆچی ئەگەڕێنەوە بۆی کە بۆشایی یاسایی ئەم مستەلەحە هەیە بۆشایی یاسایی على ئاساس زمانیش کە نانتوانیوە لە کاتی خۆیانە هەڵبژاردن بکەن بۆیە بۆشایی یاسایی دروست بووە و ئەمان دێن تەمەنی پەرلەمان درێژەکەنەوانێ و پێشنیازێکی یاسا هێنە پێشەوانێ و بە 85 پەرلەمانتار پەسەندی ئەکەن بۆ ئەوەی ئەم بۆشاییە یاساییە دروست نەبێ بەڵام پێم وانە ئەوە بتوانێت وەڵام دەرەوە بێت بەوە چکە ئەگەر تۆ بتەوێت دەقێکی یاسایی بەڵام هیچ لایەکیان کاجەمە کاگارام هیچ لایەکیان بەڕوونی نیانوت کە بۆچی دایانێت هەڵبژاردن دوا بخەنیان لەگەڵ هەڵبداخستنی هەڵبژاردنە چەندین چاوپێکەوتمان لێرە کردووە لە پارتی دیموکراتی کوردستان لە هیچێتی نیشتیمانی کوردستان لا بزوتنەوەی گۆڕان هیچیان لەگەڵەوە نەبوون کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بەڵام بە کردار و بە واژوو بینیمان کە هەمویان لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بوو ئیعلامیە نایەنەوێ بۆ ڕووی دەرەوە بۆ جەماوەر نایەنەوێ بۆ ئەوەی چکە ناکرێتەوە بڵێ من لەگەڵ هەڵبژاردنام مەگەر وایە ئەبوایە ئەوان من پێشنیاری ئەوان بۆ کردن ئەو ساکەم و پێشنیاز یاسایەک بنووسن تایبەت بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئایا واکرێ ئەنێوانە بەڕاستی ئەگەر بۆیان بکرا ئەوەشیانە کرد بەڵام ڕووی مەجلیسی نییە ئەوە هەر بۆیە لە ڕاگەاندنەکان ئەوان شتێک ئەڵێن کە ئەوان لەگەڵ یانین بەڵام دوجار لەسەر ئەرزی واقع و بەکردەوە ئەوە ئەکەن کە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان و دەنگدەران و حیزبە سیاسەکانی دەرەوەی خۆیان کە لەگەڵ یانین بەڵام وەک پێم وتی ئەوان بڕیاریان دابوو بۆی کە دوا بخرێ ئەگەر نا لە مانگی دووە کە وەختێک بلاسخان لەگەڵ سەرۆکی هەرێما دانیشت من وازنام هەر لە بەرنامەی بەڕێزیشتەوە ئەو قسەیەم کرد کە ڕاشکاوانە لە مانگی دووە ئەو ئینزار و ئەو تەحزیرەی یانێک کە ئەگەر بێت و هەڵبژاردن نەکەن باجەکەی زۆر قورزە بێ و ڕەنگە ببێ بە دوا هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بە مانایەوەی کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان و شەرعێتی دامەزراوەکانەکەوێتە ژێر پرسیارەوانێ لەو کاتەوە بوو سەرۆکی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد بەوەی کە یەکی دا هەڵبژاردن ئەو کاتە 8 مانگ لە بەردەما بوو و ئەو گۆڕانکاریانشی کە
بە حساب یەکێتی و پارتی ناکۆک بوون لەسەر مەسلەی یەکبازنەی و چواربازنەی مەسلەی کۆمسیۆن مەسلەی پێگاتەنەتەوەیەکان من پێم وایە ئەمانە ئیفتعال کرابوون اختلاق کرابوون خوڵقێنرابوون بۆ ئەوەی کە شەرعیەت بدەن بەوەی کە دوا بخەن ئەگەر نا وەک سەرتاش وتم هیچ کام لەوانە پاساو نەبوون بۆی کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بەڵام ئەوان پێویستیان بۆ هەبوو شتێک بدۆزنەوە پاسایەک بدۆزنەوە بۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پێدوا بخەن بەڵام کێشەکە لەوایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پێدواخەن ئەزمونونەکە ناشری نەبێت ئەزمونونەکە خۆی بەم هەموو قەیرانەوە کە پراجۆکتۆری نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستانەوە ئەوان زۆر باش دەزانن دۆخی هەرێمی کوردستان و دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕادەی دیموکراسی بوونی ئەمە حزابانە تاشوەیە لەبەرەوە بەڕاستی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ئەو تەوەجوهانیە کە هەڵبژاردن دوا بکەوێ بەڵام ئەوان لە بێدەرەتانی خۆیان لە دابەزینی شەرعێتی جەماوەری خۆیان بەڕاستی یەک ڕێگان بۆ مایەوە کە ڕێگا هەرە خراپەکە بوو ئەویش دواخستنی وادەی هەڵبژاردن و تەمەنی پەرلەمان باش کارم بەر لەوەی بێمەلای تۆ ئەمە بینیمان کە مام جەلال چی بود لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کاک مەسعود چی وت تەنانەت سەرۆکی پەرلەمان خۆی پەرلەمانی ئێستا چی دەڵێت لەسەر درێژکردنەوەی پەرلەمان و هەندێک لە کەسە دیارە سیاسەکانی نێوانە و دوو هێزە سیاسیە یان پێکێنەرەکانی حکوومەت کاتە بۆ بە پێچەوانەوە دایان بینی پاشەی تەواوی ئەمانەی لە دیموکراتی بەڵام کاکسیا خۆ ئەمە یەکەم جار نییە لە هەرێمی کوردستانە بەڕاستی کە هەڵبژاردن دواخریانی لە حزوری مامجەلالیشا لە هەمان کات بەڕاستی هەڵبژان ڕاستە مامجەلال پۆستێکی نەبووە لە ناو هەرێمی کوردستاندا بەڵام خۆ کاک مەسعود وەختێک کە خولی دووەم درێژەکرێتەوە کاک مەسعود سەرۆکی هەرێمە بێ و ئیمزایی کاک مەسعودی لەسەرە یعنی خۆ وەسیقەیە و لە پرۆتۆکۆلەکانە هەیە بۆیە من پێم وایە زۆر شت هەیە کە ئەوترێت زیاتر بانگەشەی هەڵبژاردن یاخود فرێدانی هەندێک قسەیە بۆ مێژوو بۆی ئێستاکە مەسەلەوە تا مەسلەوە بەڕێستان پیشانی بدەنەوە ئەگەر نا ئەمە چەندەمین جارەمە 5 خولی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کراوە بەڵام 8 جار تا ئێستاکە تەمەنی پەرلەمان درێژ کراوەتە باشە بەڵام کاگارە خەڵکانی وەکو ئێوە لایەنەکانی ئۆپۆسیۆن تەنها بەشی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ پشوو درێژ بن لەگەڵ جۆری ماوەڵەکردن لەگەڵ ئەم هێزانە خۆ دوجار دەبێ هەڵبژاردن بکرێت خۆ ئێمە ڕۆژانە ناڕزایەتەکانی خەڵک دەبینین باری قورسی ژیانی هاوڵاتیان دەبینین ئەوەی کە هۆکارە بۆ خراپی ژیانی هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان پێ دیدارە بەم هێزانەوە کە ئاوا حکومیانکردن و ئەوەش پرۆسی هەڵبژاردنەکەوە دوای دەخەن بەبەستم لەوەیە ئێستا کە بۆ نەجنین پلاسخار کە نێردەی تایبەتی نەتەوەیەکگرتوەکانە بەم جۆرە قسە دەکات لە پێشتردا بڵاوکراوی نەرایەتی وڵاتانی ئەمریکا ئەڵمانیا بەریتانیا وڵاتانی دیکەی ئەوروپیمان بینی لەسەر کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر هەندێک لە بابەتەکان ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێستا فرسەتێکەیە ئۆپۆسیۆن خەڵکانی وەکو ئێوە خەڵکانی ناڕازی یەکدەنگ بن بۆی کە دەتوانرێت گۆڕانکاری بکرێ با ئەم هەڵبژاردنش بۆ ساڵی دوا بخرێ وانە؟ بەست نەزانی چۆنە کۆمەلگەی نێودەوڵەتی ئەوێت ئەو تووڕێ و ناڕەزایەتی کە هەیە کەنالیزەی بکە و بەناو پرۆسی هەڵبژاردنا بیبات چکە ئەوانە خوێندنەوەیان هەیە بۆ هەرێمی کوردستان ئەزانن کە گەر بێت و هەڵبژاردن نەخرێتە سەر ڕێگە ڕاستی خۆی ئەگەر بێت و تەزویر هەبێ وەگەر بێت و ئەم دوو هێزە کە لە 92ەوە هەردوو هێزی دەسەڵاتدارن و بە بەردەوامی هەڵبژاردنەکان کورسیەکانیان ئەهێڵنەوانێ بە تەبعی بە ڕێگەی تەزویر و بە ڕێگەی ناڕەوا بۆی ئەزانن ئەمە نەتیجەکەی چی ئەبێ نەتیجەکەی دۆخەکە بەرە و پشێوی ئەڕوا دۆخەکە بەرە و توندوتیژی ئەڕوا و ئەم هەرێمی کوردستانیش بەلای ئەوانەوەنە بەڕاستی ناوچەیەکی گرنگە بۆیە نایەنەوێ هەرێمی کوردستان بەرە و توندوتیژی بڕوا بەرە و پشێوی بڕوا هەر بۆیە پێداگریەکەن لەسەرەوەی کە ئەبێت لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان لەگەڵ هەڵبژاردن ئاش بکرێنەوانێ و زەخر لە یەکێتی و پارتی ژەکات کە ئەبێ ئێوە دوورکەونەوە لەو مارەساتە نادیموکراسیانەی کە لە پێشووترا کردوتانە لە پرۆسەی هەڵبژاردنە ئەبێت دەنگی حەقیقی لانە سیاسیەکان دەربکەوێ بۆ ئەوەی خەڵک متمانەی بە هەڵبژاردن هەبێ بۆیە ئەوان ئێستاکە زۆر ڕێوشۆن ئەگرنەبەر ڕێوشێنی تەکنیکی و هونەری ئەگرنەبەر بۆ ئەوەی بتوانن هەڵبژاردنێ بکەن کە خەڵک متمانەی پێی هەبێ بۆیە من لێرەوە واڵێم کە
ئەم هەوڵە نێودەوڵەتیە جددیە لە هەرێمی کوردستانە و هەوڵێکە ئەوێت هەڵبژاردنەکان هەتا ڕادەیەکی زۆر وەک هەڵبژاردننی دەی 2021 چۆن لە عێراقا بینیمان کە کەمترین تەزویری تاکرا ئەم هەڵبژاردنەش بەو شێوەیە لە هەرێمی کوردستانە بێ بۆ ئەوەی حەجمی حەقیقی یەکێتی و پارتی پیشانی خۆیان و پیشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بداتەوە هەر بۆیە ئەم هەڵبژاردنەی کە دێت هەڵبژاردنێکە گرنگە و بعدێکی نێودەوڵەتی دێنێتە ناوەوە چونکە لە هەڵبژاردنەکانی پێشووی هەرێمی کوردستاندا ئێمە لە نزیکەوە ئاگامان لێتی بەڕاستی جێگە بایەخی UN و وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و ئەمانە نەبووە بەڵکو تەنها و تەنها ئەو راپۆرتانەی کە هەبووە تەقدیم کراوە بە تەقدیم کراوە بە نەتەوەی گردوەکان وەکو چاودێرانەوەمانە یاکراوە بە کۆمیسیۆن بەڵام وەکو ئەم جارەی کە ئێستا بۆ تا پرسێکی نێودەوڵەتی وە لە ناو ئەنجومەنی ئاساییشا باز ئەکرێت ئەمە ڕەهندێکی زۆر میمە و پێویستە هاوڵاتیان ئەوە بزانن کە ئەم جارە ئەو هەڵبژاردنەی کە ئەکرێت ڕەهندێکی نێودەوڵەتی هەیە و ئەیانەوێت هەڵبژاردنێک بکرێ بۆ ئەوەی کە ئیرادەی دەنگدەر تاقی ببێتەوانێەوە ئەوی کە دەنگدەر ئێوێ مافەکەی تەزویر ناکرێ و ئەگا بە شوێنی خۆی و ژمارەیەک دەرئەچێ ئەو ساکە ژمارەیەکی نزیکە بێت لە ڕاستیەوە سوپاس بۆ ئارەم جەمال بەڕێوەبەری پێماگای کوردی بۆ هەڵبژاردن سوپاس بۆ بەشداری لەگەڵمان بەردەوامی